خوشک و برایانی خۆشەویست، لە ڕابردوودا لە ساڵ و نیوی ڕابردوودا دەستکەوتی گەلێک گەورەمان بەدەستێناوە. ڕزگاربوونی عێراق لە دیکتاتۆریەتی ڕەفتار فاشستی سەدام حوسەین، دیکتاتۆریەتی قەبرە بە کۆمەڵەکان کە سەدان هەزار عێراقی تێدایە، لاشەی سەدان هەزار عێراقی تێدایە، دیکتاتۆریەتێک کە لە درندەیی و تاوانباری و دژایەتی خەڵک بێوێنێ لە مێژوودا، ڕزگاربوون لەم دیکتاتۆریەتە خۆی لە خۆیدا سەرکەوتنێکی گەورە بوو. لە ئەنجامی ڕزگاربوون لەم دیکتاتۆریەش ڕزگارمان بوو لە ئەمرازە داپرۆسێنەرەکانی ئەم دیکتاتۆریەتە، وەک لەشکری سەدام حوسەین، مخابرات، استخبارات، ئەمنی خاص و ئەمنی عام و هەموو جۆرە حزبی بەعس خۆی و ئەو دەستگایانەی تریکەدایان نابوو بۆ داپرۆسێنی خەڵکی عێراق. ئەمانە سەرکەوتنی گەورەنە بۆ هەموو خەڵکی عێراق بە خەڵکی کوردستانیشەوە. نەمانی سیاسەتی ئیجتیهادی تایفی، نەمانی سیاسەتی ئیجتیهادی قەومی، ئەوەش سەرکەوتنی گەورە بوو. ئیجتیهادی تایفی تەبعاً کوردیشی دەگرتەوە، تورکمانیشی دەگرتەوە، بگرە قوربانیەکانی یەکەمی سیاسەتی ئیجتیهادی تایفی خوشک و برا فەیلیەکانی ئێمە بوون کە سەدان هەزاریان لێ دەربەدەر کرا، دوای ئەوەی ماڵ و ممتلەکاتیان بەتاڵان برا، هەرچی هەیان بوو لێیان زەوت کرا و پتر لە 2000 ڕۆڵەی هوشیار و خوێندەواری فەیلی بێسەر و شوێن کران. واتە برا و خوشکە تێکۆشەرە فەیلەکانمان یەکەمین قوربانی ئەم سیاسەتی درندانەی ئیجتیهادی تایفی بوون کە دوایە تورکمانیشی گرتەوە، تەبعاً برا عەرەبەکانیشی گرتەوە و دژی ئەوانیش بۆ ماوەیەکی زۆر بەکارهات. سیاسەتی ئیجتیهادی قەومی دژی کورد و تورکمان و کرد و ئاشووریش بوو، بۆیە ئەم سیاسەتە نەمانی خێری هەموو لایشی تێدایە. پاشان سیاسەتی تەطهیری عرقی لە ناوچوو کە پلانێکی تایبەتی بوو، دیکتاتۆریەتی فاشستی هەیبوو بۆ ئەوەی کوردستان نەهێڵێت و نەتەوەی کورد نەهێڵێت بۆ کوردەواری پەرچوو بڵاو بکات و لە نایبەرێت. ئەم سیاسەتە سیاسەتێکی دوژمنانە بوو لەگەڵ برایەتی کورد و عەرەب، لەگەڵ یەکێتی عێراق، لەگەڵ ئیسلام، لەگەڵ ئینسانیەت، لەگەڵ مافی مرۆڤ و لەگەڵ هەموو شەرائعەکانی عاسمانی و هی ئینسانی. ئەمڕۆ لە جیاتی ئەم سیاسەتە گڵاوە، سیاسەتی گەڕانەوەی خەڵک بۆ شوێنەکانی خۆی سەلمێنراوە.